سەیرانگەی نەورۆز یان مەشتەلەکە زۆربەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یادەوەریان لەگەڵدا هەیە. ئێواران جێژوانی خێزان و کوڕ و کچ و هاوڵاتیان بوو. لە ئێستادا بە شێوازێکی تر پێشوازی لە هاوڵاتیان دەکات کە سیمای خۆی کەمێک گۆڕیوە و جوانکاری تێدا کراوە. بەڵام لە ناو گۆڕانکاری و جوانکاریەکەدا هێشتا باخچەی ئاژەڵان وەک خۆیەتی مەرجەکانی باخچەی ئاژەڵانی تێدا نییە. ئەو هاوڵاتیانەی هاتبوون تا ئاژەڵی جیاواز و نامۆ پێشانی نەوەکانیان بدەن داواکاریان هەیە. وەڵای زۆر شیاو نییە لە ڕووی تەندروستیە و زیاتر پەری پێ بدرێ لە ڕووی و شوێنانی کەتیایە بەخێوەکرێ زیاتر پاک و بەتەمیزتر بن زیاتر شوێنەکانیان گەورەتر بن بۆی خۆیان بتوانن کە زیاتر گەشە بە خۆیان بن. تا بڵێ شوێنێکی خۆشە بە گەشتیاری شوێنی ئایلشتی تیا بۆ دانیشتن تا بڵێ شوێنەکە خۆشە بەس بۆ نسبەم حیوان شتانە پێویستە خزمەت بکەن و پەرێ پێ بدرێ بۆ بەخێوکردنیان بۆ پاک و تەمیزیان. ئەم کول فەکراوە ئەم قەفەزانە و ئەم جێگامان کردووە ئەمانەوێ هاوکاری بکەین ینی چۆن تەغزیەی ئەم شتانە بکەینەبووی بۆ ئێرە. نەورۆز خەفاف بەڕێوەبەری سەیرانگەی نەورۆز بە کورسا نیوسی ڕاگەیان هیچ کەسێک هاریکاری ئەو ناکات لە پرۆژەی باخچەی ئاژەڵاندا و تا ئێستاش پزیشکێکی پسپۆڕی نییە کە بتوانێت چارەسەری هەندێک لەو ئاژەڵانە بکات کە نەخۆش دەکەون. ئەم جێگای کە ئێمە کردومانە لە حقیقەتا وەختی خۆی کە کرا یعنی وەکو قەفەزی عادیمان کرد ئێمە شتێکی حەدیقەی حیواناتێکی گەورەی جوانی تازەمان کردووە و بزانم حەزەکەم سێرێکی بکەن و سێرتان کردێەوە وەکو ئەعلامیە کەوا بزانن ئەو جێگایە جێگایەکی گونجاوە بۆ ئەم شتانە. ئێمەژی ترەوە داوامان کردووە لە ئێرانەوانە و لە خارجەوە محاولە بکەین کەوا زۆر بە قورسی ئەو شتانە پیا بکەین ینی ئەو شتانە پیا بکەین بۆ ئەم حیواناتانە ئەمانەوێ نوێژوکردەی هەموو منتەقەکە بکەین بە شتێکی زۆر جوان بۆ حەدیقەی حیواناتەکە. ئێستا لە ناو سەیرانگای نەورۆزدا جیهانی باڵندە بەدی دەکرێت کە جۆرەها باڵندە و خشۆکی دەگمەنی تێدایە. هاوڵاتیان سەردانی ئەو شوێنە دەکەن و ڕاستەوخۆ یاری لەگەڵ مەترسیدارترین خشۆکدا دەکەن کە مارە. ئەمە جگەلەوەی سیمای مەشتەلەکە هێشتا ئەو یادگاریانی تێدایە کەنەوەی شاری سلێمانی و هەرێمی کوردستان تیایدا نووسیگانێتەوە هەر بۆیە داوای پاراستنی مافی ئاژەڵانیش دەکەن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.